سڵاوتان لێبێ و کاتتان باش ئاکۆبیبانی و لە بەرنمەیەکی دیکەی ڕۆژانەی ئاسیا بە دیداری ئێوەی ئەزیز شاد دەبینەوە. ئەمڕۆ هەمان گروتینی جارانمان نییە. چەند ڕۆژێکە لە بەرنمەکانی جامی ئاسیا ومێدێکی زۆرمان بە هەڵبژاردەی عێراق بوو تاکو قۆناغەکانی پێش کۆتایی و قۆناغەکانی کۆتاییش بڕوات لەبەر ئەوەی چاوەڕوانیەکی زۆر لەو هەڵبژاردەیە دەکرا. بەداخەوە تاکو دوایین ساتەکانی یاری گەلانی عێراق گەلی عێراق لە سەرتاسەری عێراق بە هەرێمی کوردستان و بە کەرکووکەوە تەواو دڵخۆش و شاگەشکە بووبوون بەوەی کە هەڵبژاردەکەیان دەتوانێت بربەستی هەڵبژاردەی ئوردن ببڕێت و بگات بە قۆناغی هەشتم. بەڵام بەداخەوە 2 دقیقەی کۆتایی هەموو هاوکێشەکان پێچەوانە بووەوە. خەندەی عێراقیەکان گۆڕا بۆ شین و گریان. هەموو عێراقیەکان ئەمڕۆ بە بێتاقەتی بە ناومێدی یاریگایان بەجێهێشت. هەموو کافتریاکان و کافیەکان کە بوو بە شوێنی کۆبوونەوەی وەرزشکاران و شەیدانی وەرزشی بەداخەوە ئەوێ شەمووی چۆڵ کرا. لەگەڵ کاپتن دارا قساکەین دەربارەی یاریەکانی هەڵبژاردەی عێراق. کاپتن دارا تۆر زۆر بێتاقەتی بووە ئەم دۆڕانە. ئەم شکستە بۆ وای بەسەر هات عێراق بۆ گەیشتە ئەم حاڵەتە. زۆر زۆر سپاس کاکاکۆ ئەوەی ڕاستی بێ جەنابەت ئاماژەت پێ کرد. من سەرەتاش نازانم بە حەقیقەت لە لای جەنابەت چێ میێوان بوو پێشبینیەکانیان چێ بوو، بەڵام وەک واقعی دارا محەممەد من دایمە پەیوەندیم هەبوو لەگەم مەهدی کەریمە کە مدیری هەڵبژاردەی عێراق دەکا. ئاگامن لە هەموو سەرچاوەکان هەبوو. دایمش ئەو باسانەمان دەکرد هەڵبژاردەی عێراق لە قۆناغی 16 و قۆناغی 8 بە دەردەکەوێت کە هەڵبژاردەیەکی باشیان خراپە. علاقەت نەبێ بە یاری یابان و یاری مەجموعاتەوە کەچیمان کردە. ئێمە ئاگا بێت و تەمەشای کۆمەڵەکان بکەین. ئێمە تەنانەت یاری یابانمان کردە. یاری یابانمان چۆن کردە؟ هەنێ بینەر و جیاوازە وەرزشوانان بە 3-4 بەشە جیابووینەتەوە، بینەر و لەگەڵ شیکردنەوە و لەگەڵ هاندەر و ئەمانە هەمووی گۆڕانکاری هەیە لە پلەپایەکانی. ئێمە وەک ئێوە یاریزانان کە وەک ڕاهێنەران ئەگە تەمەشای یاری یابان و عێراق بکەین هەڵبژاردەی یابان و عێراق تەمەشاکەین عێراق بە ئینزیباتێکی تەکتیکی بەحث یاری کرد. 90 خولەک یەک هەڵەی نەبوو کەواتە لەو 90 خولەکە هەڵەی نەبووە یابان نەیتوانێت گۆ بکەن. لەو ڕۆژەشە کە یابان لە ڕۆژی خۆیان نەبوو ئاستێکی باشی پێشکەش نەکرد. بەڵام دوای یاری یابان هاتینە یاری ڤێتنام تەمەشای هەڵەکانی بەرگریکارانی هەڵبژاردەی عێراق بکە و هەروەها ئەم یاریشە جێمی یەکەمەگە تەمەشای بگەڕینەوە بۆ یارێکە دووبارە بکەینەوە. جەلال حەسەنی قازمانی کرد لە جێمی یەکەمە لە 2 گۆڵ لە 3 گۆڵ. باشە کاپتن من کاتی زۆر زیاتر دەدەمێن باشەکەین لەسەرەوە. بەس ئێستا کاوانم لەگەڵە لە سلێمانی پامێرمان کاوان لە سلێمانیە کاوان بەر لە یاریەکە بینیم گروتینێکی زۆر لە نێو کافتریاکان هەبوو کە تۆ لەوێ بوویت، بەڵام کاتێکە ئەنجامی یاریەکە بەسەر عێراقا قڵپۆ بوو ئێستا کافتریاکان چۆڵە و هەمووان بێتاقەتن. باسێکی و دۆخەم بۆ بکە. بەڵێ یاکۆ سڵاوتانە بێوکو خۆ باسی کرد. سەرجەم عێراقیەکان نیگەرانن بەم دۆخی کە هەڵبژاردەی عێراقی تێکەوت کە لە ماوەی خولەکێکا 2 گۆڵی لەسەر تۆمار کرایەوە. بەڕاستی زۆربەی هاندەرانەوە بە غەدرێک دەزانن کە ناوبژیوانی ئێرانی کە ئەم غەدری لە هەڵبژاردەی عێراق کردو و هەڵبژاردەی ئوردنی سەرخست بانجامی 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ. زۆربەی کافتریاکانی سلێمانی گروتنێکی زۆری بەخۆی بینی و ینی خەڵکی زۆری لێبوو. ینی ئەمیان دڵخۆش بوون کاتێک کە هەڵبژاردەی عێراق بە 2 گۆڵ لە پێشەوە بوو. بەڵام هاوکێشەکان پێچەوانە بووە وەکو دەیبین نێسە لە کافتریاکەدا بەڕاستی من هەر خۆشمە و جۆش و خرۆشەم نەما بەڕاستی زۆربەی کافتریاکە چۆڵ بووە ینی کەسی تیان نەماوە ینی زۆر قەرە باڵغ بوو سەرەتا. بەڵام ئێستا ئەوەشی کە دانیشتووە بە خەمێکی زۆرەوە دانیشتوو سەیری موبایلەکەیەکە بەڕاستی یعنی نازانین چی بڵێن. بەنی هەڵبژاردەی عێراق ئەم سەرکەوتانی تۆمار کرد هەمووان دڵخۆش بوون پێی. بەڵام بەداخەوە کە ئەمڕۆ ئەو دۆخەکە ئەوای لێ هات و هەڵبژاردەی عێراق جامی ئاسیایی بەجێهێشت و لە یاریەکانی پێشوە ئەنی هەڵبژاردەی عێراق گروتنێکی زۆری پێوە دیارە بۆ ئاستێکی زۆر بەرزی پێشکەش بەرامبەر هەڵبژاردنەکانی ڤێتنام و ژاپۆن و لەم یاریێشدا ئاستی زۆر باش وەکو بینیمان 2 گۆڵی تۆمار کردەوە و دواتر ئەو کارتە سوورەی ئەیمن حسێن کە وەریگرت ینی هاوڵاتیان ئەم کارتە سوورە بە غەدر ئەزانن و پێیان وایە کە ئەمە غەدرێک بوو لە هەڵبژاردەی عێراق کراوە. یاریزانێکی ئوردنیش هەمان شێوەی ئەیمەنی کردەوە، بەڵام ئەو بە کارتی سوور نەکرێت
دەرەوە ئەوە بوو لە خولەکانی کۆتاییە گۆڵی سێمیشان تۆمار کرد و بەڕاستی یاریەکە معنی نازانم هاوکێشەیەکی زۆر سیر بوو و بڕوانەکەم هاوکێشی کیمیاشا ئەو نە قورس بێ بەڵام کاوان لە کاتی یاریەکەیە لە کاتی ئەوەی کە بەرەو کۆتایی دەڕۆی بە دڵنیاییەوە هاندەرانی هەڵبژاردەی عێراق زۆر دڵخۆش بوون بەڵام کاتێک هاوکێشەکە گۆڕا و پێچەوانە بووەوە باسێکی ئەوم بۆ بکە لەناو ئەو کافێ و شوێنە گشتیانە چی ڕوویدا بەڕاستی هەموو کاتێک لە کاتی گۆڵکردنە دڵخۆشی ڕوەدا بەڵام لەو کاتانێکە ئەنی گۆڵەکان لەسەر هەڵبژاردەی عێراق تۆمارکرا و گوتم هەمویان تووشی شۆک بوون ینی نەیانزانی یعنی ئەمە ڕاستە ئەم یاریە چییە بەڕاستی ینی زۆر دیمەنەکان شۆکهێنەر بوو هەمووی لە شوێنی خۆیەوە ینی خەمباریەک دایگیرووە بەڕاستی هیچیان بۆ ناوترا بەداخەوەکە ئەم دۆخات بەسەر هەڵبژاردەی عێراقەکە وەکوتم ناوبژیوانە ئێرانیەکە هۆکار بوو بۆ ئەمە و ئاسی یاریزانانی هەڵبژاردەی عێراق زۆر باش بوو بەڵام بەداخەوە لە کۆتاییەکانە ئاوا دۆخەکە پێچەوانە بووە وەکوتم بەڕاستی ینی هەموو هاندەران تووشی شۆک بوون و کاتێک کە یاریەکە تەواو بوو یەکسەر کافریەکانیان بەجێهێشت و ڕۆشتنەوە بەرەو ماڵەوە کاوان بەداخەوە ینی بەر لە یاریەکانی ئەمە هەمیشە تۆمان بە گروتینەوە بینیومانە بە جۆش و خرۆشەوە لەگەڵ وەرزشکارانی لەنێو یانەکانی لەنێو هاندەرانی وەرزشیت بەڵام بەداخەوە ئەمڕۆ پێمان خۆش نەبوو بۆ بێتاقەتیە ببینین سپاس بۆ تۆ کەمان دوو بووی لەگەڵمان نبووی سپاس بۆش سپاس بۆ ئێوەش دەست خۆش کاپتن دارە بینیمان ئەو بارودۆخی یەکێ بوو لە کافتریاکان بوو لە سلێمانی وەک کاوان باسی کرد ژمارەیەکی زۆر هاندەر لەوێ بوون بەڵام هەمووانەوە بە بێتاقەتی ئەویان جێهێشتووە دەی وا دیارە هاندەرانش حەقی خۆیانە و ئێمە برای بەڕێزمان پەیامنێر باسی کارتی سووری کرد بە زوڵ مێزان و بەس با بابەتێ دەربارەی کارتی سوورەکەی ئەو بابەتە چۆن بوو بۆ کارتی سووری ئوردن و کارتی سووری عێراق شیکەینەوە کارتی سووری ئەیمەن حسێن دەگەڕێتەوە بۆ بابی سوء سلوک پێی دەڵین ئێمە لە قانونی تحکیما کە کارتی سووری بەرەو ڕوبەرز کراوەتەوە لە کاتێک ئوردونیەکان دووبارەی کەنەوە عاداتێک و تەقالید خۆیان ئێمە لە 2015 ئێمە تەنانەت لەگەڵ ئوردنە دوو یاریمان کردە لە جامی ئاسیا 2015 لە ئوسترالیا یاسر قاسم گۆڵی کلیانمان بردو یەک و هیچ ئەمانە هەموو عادات و تەقالیدی خۆیانەوانە بە پێنج دادەنشن بازنەیەکیان دروست کرد وەک بڵێ قاوەی شامیانە دەخۆنەوە ئێمە پێی دەڵێن ئوردنیەکان ئەوەی ئەیمەن حسێن تاکە کەس بوو کە دانیشتوو وەک بڵێ سوکایەتی کردو کە دەگەڕێتەوە بابی سوئی سلوک بەڵام ئەڵێن لە ینی لە قانونی تحکیمی تازەیە ئەگەر تۆ لە دەرەوەی یاریگا ئەم ئاهەنگجێڕان و ئەم هەڵسوکەوتانە هەبێت تەبیعیە بەڵام لەناو یاریگاوە ئاسایی نییە من دەربارەی قانون نازان بەس بەڵام ئەوەی ئەیمەن حسێن وەک پێجوونۆم کە دەکاتە سوئی سلوک چونکە ئینزاری دووەمی کارتی زەردی بەرەوەی ئەیمەن لە نێو ینی ناوچەی تیپی ئوردنشا ئەم حاڵەتی بەڵێ بۆیە کارتی سوورە بەڵێ من دەیگەڕێنەوە بۆ سلوک و سوکایەتی بەو تیپە ئەو کارتە سوورە هۆکار بوو بۆ شکستی عێراق بابینەران و هاندەران بزانن منتەخەبی عێراق هەڵبژاردەی عێراق هەڵبژاردەی خۆمانە دڵمان بۆی ژانەکە هەمومان خەمبارین بەڵام هەڵبژاردەیە بوو بەبێ نازنامە زۆر باشە کاپتن با بڕێم زانین کەرکووک چۆنە هەڵوێز زوێر پامنێرمان ئەگەر ئامادە بێت لە یەکێ لە شوێنە گشتیەکانەوەیە ئەویش وەرزشکاران و شەیدانی وەرزشی دواندووە لەسەر ئەوەی کە تا چەند بێتاقەتن ئەمڕۆ بە ئەم بارودۆخی عێراقی پێکەوتەوە بەس پێم وابێت جارێ هەڵوێست ئامادە نییە ئەگەر هەڵوێست ئامادە بوو دەچینە لای هەڵوێست بۆی دۆخی کەرکووک ببینین ئێمە هەمیشەوە ڕاهاتین کاپتن لە کات یاریەکان و بردنەوەکانی عێراقا لە لای پارێزگای کەرکووک دەستان خۆش بێت ئاهەنگگێڕان و ئەمانە پەخشکەین و ینی ئەمڕۆژ بە حەقەت ئێمە چاوەڕوانی ئاهەنگی زۆر گەورە بووین ئەوە شتێکە دڵخۆشی دەدا بە سەرجەم عێراقیەکان جەناب شاماژەت پێ کرد لە کوردستانەوە تا بەسرا ئێمە هەمومان دڵخۆش دەبین باڵبژاردەی عێراق چونکە ئێمە هەمومان عێراقین و هەروەها زمانی هاوزمانی خۆمانی تێدایە نەتەوەکەمانی تێدایە جێی شانازیە بە حەقیقەت وا دیارە هاندەرانش ئێمە هاندەرانمان نەختی ڕوحی عەسەبێتیان تایە و حەقی خۆیانشە چی هەڵوێستێکیانە بوو وا دیارە شیکردنەوەی من و جەنابێت لەگەڵ
حماسەتی ئەوانە جیاوازە ئێمە دەبێت شتەکان بە ئاسوودەی وەربگرین و شتەکان بە جوانی بگەێنین بە خەڵک. زۆر باشە. با بڕێنە لای هەڵوێست پێناسەیەکی بارودۆخی ئێستای شەقامی وەرزشی کەرکووک و وەرزشکاران و شەیدانی وەرزشیمان بۆ بکە دوای شکستەکەی هەڵبژاردەی عێراقکە لە 2 ساتەکانە بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ کەوتە داوی شکستی هەڵبژاردەی ئوردنەوە. لای تۆ چییە گوزەرێ و شەیدانی وەرزشی و هەندەرانی هەڵبژاردەی عێراق چی دەڵێن؟ ئاکۆ سڵاوت لێبێ سڵاو لە کاپتندارە وەڵا ئاکۆ لای من دەڵی عێراق بردوێتیەوە بۆ ناکە عێراق دوو سایری شکست هات بێ ینی لە دوای شکستەکەی عێراقش بەرامبەر بە ئوردن هاندەران ڕژاونەتە سەر شەقامەکان و هەمویان پێکەوە ئاهەنگ دەگێڕن. ئاکۆ ئەمڕۆ بە تەواوەتی بە گشتی کەرکووک چۆڵ بوو یعنی کە نزیک دەبوویتەوە لە شوێنە گشتیەکان هاندەران بە ئاڵای عێراق و بە ئاڵای کوردستانەوە تەواوەتیانە بوو بوونیانە بوو پێکەوە بینەری یارەکە دەبوون و من لەگەڵ پێشەوەی داخلی لایڤەکە بووم لەگەڵ چەند خوێندکارێکە قسەم دەکرد دەیانوت کە چوونە بۆ تاقیکردنەوەکان بە فەلا تاقیکردنەوەکەمان ئەنجام داوە تێنووسەکەمان داوەتە مامۆستا بۆ ئەوەی فریا بکەین بڕۆی سێری یارەکەی عێراق بکەین. ئەمەش دەلالەتە لەسەر ئەوەی بوونی ئەوە ئەسەلمێنەکەوە هاندەرانی عێراق شەیدانی تۆڵ پێ لە عێراق تینووی تۆڵ پێن توینی وەرزشن. چەند هاندێرێکم لەگەڵدا لێرە دەمەوێت لەگەڵیاندا گفتوگۆ بکەم تۆ بەگەربیتە لای منەوە سڵاوت لێبێت ئاستی عێراقت لەم یاریەدا چۆن بینی و چی بە هۆکاری شکستەکەی عێراق دەزانی؟ وەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان سپاس بۆ کەناڵەکەتان. وەڵی ئیترامە یاریە دۆڕانەوە بردنەوەی ئەبێ هەردووکی قبولکەی بەڵام ئاسی یاریزانەکان وەکو پێویست بەرز نەبوو. بەڕاستی ئەم یاریە ئێمە چاوەڕوان بووین ئاسێکی زۆر بەرز پێشکەشکەم بەڵام ئەو ئاستیان نەبوو. حەکەمیش تۆزێ لایەنگری هەڵبژاردی ئوردنیە کرد هەڵبژاردی عێراق یابان و هەڵبژاردە بە قووەتەکانی کردە دەرەوە بەڵام ئەم جارشی تر چاوەڕوان ئینشەڵا بەشکەم بۆ جاری داهاتوو ئەم گەنجانەش ئەوەیەکەوە داخی دڵی خۆیانە دەرێکەن و هەر ئەوە نێوەیەکی تر نییە و دڵخۆشی نیە هەمومان دڵمان تونە بەڵامە بێ قبوڵیکەین دۆڕانیش. تۆ وەکو کوردێک ئاڵای کوردستان لە شان کردووە هاتوتە لەگەڵ هاونیشتمانیانی کەرکوو لەگەڵ هاوڵاتیاندا پێکەوە هانی هەڵبژاردی عێراق دەدەن. تۆ وەکو کوردێک هەڵبژاردی عێراق بە مڵکی خۆت دەزانیت؟ بەڵێ وەڵی پێویستەکە بە مڵکی خۆمان بزانین چونکە خۆمان هەڵبژاردێکمان نییە تایبەت بە خۆمانەوە ڕاستی و دروستیە ناچارین هەلەوە خۆشمان هەر لە وڵاتاژین و لە کەرکووکیشین هیچی فەرقی نییە کورد بێ عەرەب بێت تورکمان بێ ناچارین هانی ئەم هەڵبژاردێ بدەین بەڵام ئەوە تابینی بە ئاڵای هەرێمەکەی خۆمانە با بڵین وڵاتەکەی خۆمانەوە ئەلێرەین و هەر ئەوەنێ. تفضل يمي احنا على الهواء المباشر قول لي شنو سبب خسارة المنتخب العراقي؟ مبدئيا السلام عليكم. سبب واضح سبب الخسارة تحيز من الحكم تمام وبالتالي هي رياضة وإن شاء الله كنا عندنا روح رياضية وإحنا والشعب الأردني أشقاء تمام إحنا والشعب الأردني أشقاء نعم وسبب الخسارة واضح قلت لك مثل ما قلت لك سبب الخسارة الحكم تحيز كان واضح. نعم. أنت شوف مستوى منتخب العراق كأس آسيا وشوف مستوى المنتخب ويا المدرب الجديد صوت كأس مستوى اللعب للمنتخب العراقي كان واضح همينه يعني مستوى جيد والمدرب كاساس كان واضح انه التعب اللي مقدمه بالمنتخب العراقي. نعم. اكو تشانجل جي دقم لقل دا دمي لقل اوان كوكم اوان سقالي اهان جرانن سقالي اهان جران بنهاتن بولا ايما من دمي لقل انا كوكم. مرحبا السلام عليكم. شلونك عزيزي؟ شلون شفت المستوى المنتخب العراقي والمنتخب الاردني وشنو سبب خساره منتخب العراق امام مصر؟ سبب الخساره انه انت طرد بلا معنى، الحكم يعني حيز لهم اولا وثانيا العراقيين يعني المنتخب العراقي ادى اداء حلوه ولعب لعبه بقوه ويعني بهجوم يعني بكل قوه نزل للساحه بس مع الاسف نقول على الحكم هل قد نقول مع الاسف الله ينتقم منهم الله ينتقم منهم. كمشجع منتخب العراق شو مستوى منتخبك وشو تتوقع بالمنتخب العراقي بالبطولات القادمه؟ احنا ما نريد البطوله، احنا فايزين من الله، بطوله ما نحتاجها، الكاس لهم واذا يريد نشتري لهم كاس منه والله العظيم احنا راضين عليهم والله يرضى عليهم وايمن حسين
سفاح. اقول له ايمن، اقول له انت بطل، انت بطل، ولا يهمك انت بطل. لاعبين بالمحافظه كركوك، ايمن حسين واسامه رشيد يلعبوا للمنتخب كلهم العراقي. حلو. احب اهوس ليمن حسين. هوسه ليمن حسين. اقول بس مرة خصك. يقول من نزلوا الملعب خايف، من نزلوا الملعب خاف حتى الجول، لأن أيمن وحده صال بيهم صول، لأن أيمن وحده صال بيهم صول. والفوق يلا كلكم وياي. وكل صولة يهتز المدرج، وإن شاء الله احنا راضين عليهم والله يرضى عليهم، ونشكرهم. احنا فرحونا باللعبات السابقة، ونشكر كلش كاساس بأنه هو يعني أدى أداء حلو بالتدريب، وإن شاء الله كاس العالم لنا واحنا ممنونين. كاس خليج 26 مالنا وبقاعنا يصير. الحدود ما نخليه يعبروها والله الحدود. اكو اوي بينيت او بجار العراق وبلام اوان لا استي او بجار كان رازي وهيج نيجراني كان لاستي رزانا كان يعني وهيج ركني كان لاستي راهينر ويارزاناني هو بجار العراق يبيان اوان استي باشا متشش هو عراق وران تاريخ بس استي ده هو دطوان لا مالوان تكاني ده كده عراق هم ناس لو كان بدس منه وهم داو كنا كان ده وعاقو كان كويس تكنا ما متكرر ولا سپاس هەڵوێست، سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکانت کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان نابووی. دیوی دووەمی شکستەکەی هەڵبژاردەی عێراقت پیشانماندا، هەرچەندە بەپێی ئەو هاندانە بێت کە شەقامی وەرزشی هێشتا ئومێدیان بە هەڵبژاردەکەیانێ، هەرچەندە شکست هێناوە لە جامی ئاسیا و کراوەتە دەرەوە، بەڵام پێیان وایە کاساس ڕێچکەیەکی داناوە، ئەم ڕێچکەیە دەتوانن بەردەوام بن لەسەری و بۆ مۆندیال و بۆ جامی جیهانی 2026 ئەم هەڵبژاردەیە زیاتر سوود لە هەڵەکان وەربگرێ و ئەمە هەڵبژاردەیەکی تۆکمەی لێ دروستە بێت. کاپتن هاندەرانمان بینی هێشتا ئومێدیان بە هەڵبژاردەی عێراقەیە. ئەم هەڵبژاردەیە گەر لەسەر ئەم ڕێچکەی ئێستا بڕات کە کاساس دایناوە دەتوانرێت بۆ جامی جیهانی 2026 تیپێکی باشتر کامڵتری لێ دروستکرێت. بەڵێ کاگاکۆ ئێمە کاساسمان نێناوە تەنانەت بەس بۆ جامی بۆ جامی ئاسیا و تاقی بکەینەوە. ئێمە هەڵبژاردەین تقریبن ئەگە تەماشای هەڵبژاردەکانی دەوروبەرمان بکە یابانە پلان بۆ 7 ساڵ 10 ساڵدانی ئێرانە بە هەمان شێوە، ئەوە قەتەرە هەمان هاتە هەمان سەر ڕێسکێوان ئیماراتە دەوڵەتەکانی دەوروبەرمان گشتی وایە. ئێمە کاساس جێدەسی دیارە لە هەڵبژاردەی عێراق. بە حەقیقەت ئێمە ئەوە نەکەینە ڕەخنە، ئێمە تەنانەت ئەو ڕەخنەیەمان هەیە کە نازنامەمان نەبووە لە میاریە، ئێمە تموحمان زیاتر بوو وەک یاریزانانی هەڵبژاردەی عێراق، هاندەران لە عێراق، جەنابتان، پەیامنێران و هەروە بە هەموو سەرجەم توێنوشیەکانەوە. ئێمە ئەگە تەمەشای هەڵبژاردەی عێراق بکەین ئێمە دەمانوت قۆناغی 16 دەبڕێ و قۆناغی 8 دەبڕێ و قۆناغمان زیاتر بوو، کەواتە سەدمەکە یان تووشی شۆک بووین. ئەمە واقعەکە وایە کاگ ئاکۆ ئێمە بە وەرزشوانانە قسە بکەین. تۆ جەنابەت منبانەکەی بۆ ئێرە من دەبێ شتەکانت بە جوانی پێ بگەین و بە بینەران بگەین. ئێستا بەڕێست کە هاتووی بۆ ئێرە میوانی لەم بەرنامەیە بە حکمەوەی ئەزمونت لە هەڵبژاردەی عێراق یاریزانی هەڵبژاردەی عێراق بابەتان لە تەسفیاتی ئاسیا لەگەڵ ئوردن یاریم کردا، لە تەسفیاتی ئومەماسیا ئێوارەوەها لە غەرب ئاسیا دوایەوە خولێکی این کرایەوە لەگەڵ هەموو هەڵبژاردەکانە من لەگەڵ بژاردەی عێراق بوومە. ئەم زەخت و کێشە و گرفتانە دروست دەبێ ئەگە کاساس بە شێوازێکی جوان عەدنان درجال بیپارێزیێ، هەڵبژاردەیەکی تۆکمەمان بۆ دروستەکە. بەڵام دوور لەم کێشانەی کە سەرەتا لە دوای یاریابان ڕوویدا و کۆمەڵی کێشە و گرفتێ نامێ بچمە ناو تەفاسی. من ئەمەوێ پرسیاریەوە لێ بکەم پێش ئەوەی کە ئێمە ڕاستەوخۆکان وەرگرین باسی ئەو یاری هەڵبژاردەی یابانت کرد. یعنی بۆ پێ دوایە عێراق چی هەبوو لەو یاریەیە سەرفی کرد؟ عێراق چی هەبوو؟ ئێمە هەنێ یاری هەیە حیساباتی خۆی هەیە بۆ یابان و ترسناکی یابان و کە هەموو ئاسیا و هەموو ئەوروپا و لە ئەڵمانیای بردووەتەوە و لە ئیسپانیا وای کردا. ئێمە تەنانەت ئەگە تەمەشای یاری بکەین ئێمە پێڵین ئێستا
زۆربەی کەسان کە دێن دەربارەی علمی تەدریب دەخوێنەوە وازانن لیاقە شتێکی سەرەتاییە کە بۆ هەڵبژاردەکە یان یاریزان کە لیاقەی پێبوو دەتوانێت هەموو شتێک بکات نەخێر ئێستا لیاقە پێنجەم بابەتە لە تۆ پێێنە چونکە ئەگەر لیاقە نەبێت تەکنیک ناگەر لیاقە نەبێت استلام و تەسلیم نابێت ئەگەر لیاقە نەبێت ڕۆیە نابێت ئەگەر لیاقە نەبێت تەنەقول نابێت کۆنتراتاک نابێت چوونە ساحەی خەسم بە سەریعی نابێت ئەمانە هەمووی پەیوەستە بەیەکەوە بەڵام هەڵبژاردەی عێراق و هەڵبژاردەی یابان تەمەشای یاریەکە بکە و جەنابەت زۆر بە ئاسوودەیدا بشە و تەمەشای یاریەکە بکەم بزانە هەڵبژاردەی عێراق تەنانەت 90 خولەکێک هەڵە دەکا ناکە انضباطێکی تەکتیکی زۆر تۆکمە یاریمان کرد وارووا ئیشمان لەسەر شتێکە کرد کە تۆپی سەری ئەو زوو بە زووترین کات بچینە ساحەی یابان تێدەگەی لە من بە زووتیکە تەمەشای گۆڵی دووەمی یابان کە ئەیمەن حوسێن دەگەین عێراقە کە ئەیمەن حوسێن دەیکا لە یابان تۆپ لە نیوە ساحەی خۆمانە قەتع دەبێت بە زووترین کات ئەمە انضباطێکی تەکتیکیە دوایەوە دەگەڕینەوە بە 5 ڕۆژ لەگەڵ ڤێتنام یاری دەکەین ئێمە هەمان کێشە و گرفتمان بۆ دەبێت هەمان زەید تەحسین ڕێبین سوراقا چوار دیفاعەکەی پشت هەمان بوت و هەمان خاو و هەمان خلیسکی کەواتە من وتم ئەوەی هەمان بوو تەرکیزمان دامان بە یاری یابان منش وتم یاری یابان یان دەمانگەێنێتە نیهایی یان لە دەوری شەرمانە دەرمان دەکات دەرمانشی کرد زۆر کەس ئەیانوت کاپتن بۆ قسەیە دەکەی ئەمن وەکە یاریزانی هەڵبژاردەی عێراق ئەو قسەیم کردە سەقافەتی ئێمە ئەوە هەڵناگرێت ئەو بردنەوەی هەڵناکرد سەقافەتی ئێمە قسەکردنی کاساس لە مەجلیس هەڵناگرێت تۆواز لە برلسکۆنی بێنە کاڵبژاردە لە هەمان کات و لە ئەسکالۆنی عەفڵ ڕاهێنەری هەڵبژاردە لە هەمان کات و لە هەمان ساتە چووە لە مەجلیس دانیشتە ئێمە وەختی خۆی عیماد محەممەد قسەیەشی کرد ئەمە غڕور و ئەمە تەکەبوڕ و مەشتە نییە ڕاهێنەر نابێ بچێ لە مەجلیسدا بنشە و حرمەتم بۆ هەموو ئەوانەیە کە لە مەجلیس دانیشتوێت هەڵبژارد ڕاهێنەری هەڵبژاردەیەکی دوایە تۆ دەڵی دێی من بۆ ئەڵێم ئێستا ئەو قسانەی کاسیاس زەختێکی زۆری بەسەر هەڵبژاردەی عێراقەوە بوو تەمەشایکەم بزانێت چێڵێ ئەلێ باش برایم باش باشترین یاریزانی خەلیجە تۆ لە کاتێک کە قسەکان دووبارە بکەوە این سکالۆنی بە میسی دەلێبرا ئێمە هەموو عالم دەزانێ میسی چییە دوایە سەقافەتی یاریزانی ئەوروپی و ئەرجنتینی جیاوازە لەگە سەقافەتی یاریزانی عێراقیە بەڵام ئێستا بەڕای دارا محەممەد باشترین یاریزان لە هەڵبژاردەی عێراق عەلی جاسم یاریزانێکە عنی هەموو مواصفاتێکی تێدا تۆ بایشم بۆ باز دەکەی من باش نازام لە جیلی ئێمە نەبووە بەڵام باش تەمەشایکە لە باڵەکان یاریەکە و ئەسیستێکی نییە و گۆڵێکی نییە چۆن دەست نیشانیت کرد باشە بەس کاساسش بۆ ئەمانە قسەی خۆی هەبوو کاپتن یعنی دەیوت من هەموو پرس کۆنفرانسی خۆ پێش یارەکان من قسەم کردووە ینی کۆنگری ڕۆژنامە نووسەکەن و باسی تیپەکەمانەکەین من هەمان قسەم کردوێتەوە لە بەرنمەکەی کاس هەمان قسەی کردوێتەوە بەڵام هەرمانە من شتی تەکتیکی و ئەمانەی تیپم باز نەکرد کاگاکۆ هەمان قسەیە بەس بەڵام قسەیەکەیە زۆر مشکلەیە من خۆم لە ناو هەڵبژاردەی عێراق بوومە کاگاکۆ ئێمە لەسەر هیوادارم پەیامەکە بە غەڵەتی نەگەیمە لەسەر ئیشارەی کاپتنی چەند ساڵ کێشەمانە بۆ هەڵبژاردەی عێراق ڕاست ئەو قسانە بە خەڵک لە دەرەوەی تەلەڤیزۆن شارەزای ناو هەڵبژاردەی عێراقنی ئێمە گەیشتوتە حالەتێ کە لەسەر پەناڵتیە لە یەکدانی تێ دروست بووە لە فندق لە ئوردن تێدەگەی لە برات لە ئوتێل لە ئوردن لەسەر ئیشارەی کاپتنی وەروا لە کاسی قارات وەروا لە تەسفیاتی کاس عالەم و کە ئیشارەی کاپتنی نەدرا بە هەوار و درا بە یونس مەحموود و عیماد محەممەد ئەمانە هەمووی شێشە بەڵام قسەکەی کاساس زەختێکی زۆری دروست کرد دە فشارێکی زۆری دروست کرد سەر یاریزانەکان ئایمەن حوسێن خۆی بە گۆڵکاری مجموعات دەزانی ڕاستە ئایمەن حوسێن لە خۆی کەم ناکاتەوە عەلی جاسم لە خۆی کەم ناکاتەوە کە ڕقم یەکە بەڕای من لە خولی عێراقی و لە هەڵبژاردەی عێراقێکە یاریزانێکە نەمبەر 1 هەموو مواصفاتێکی تێدا زۆر باشە کاپتن بۆی کاتەکەی سەغڵالکەین زیاتر ئێمە بەشێکی دیکەی کارەکانمان بێگومان لە خانەقین دەبێت خانەقینش خۆی ئامادە کردبوو بۆی ئاهەنگ بژێڕێت سەرکەوت ماوەیەکە لەوەیە و چاوەڕوان بوو لەم ڕاستەوە خۆیە ئاهەنگی و خۆشی و شادی خانەقینەکانمان بۆ بگوازێتەوە سەرکەوت سڵاوت لێ بێم کاتت باش پێم بڵێ ئێستا بارودۆخی خانەقین دوای شکستەکەی هەڵبژاردەی عێراق چۆنە؟ بەڵێ ئاکۆم کاتەی تۆ تەواوی بینەرانی دەستگای میدیایی کەرکووک باشتر هەڵبەتە شەقامی وەرزشی لە عێراق و لە خانەقینیشی لەگەڵ بێ زۆر بێتاقەتێکی ئەوتۆی پێوە دیارە ڕادە بەدەر من میوانگەلێ زۆرم لەلا بوو بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە یاریەکە نەتیجەکەی گۆڕا بە ئەم خەسارەی عێراقا بە ئەم دەرچوونی عێراق لە خولەکە هەموو بێتاقەت بوون هەموو لە چرکە ساتێکە هەموو بڵاویان کرد
یعنی یەکێن نیگەرانیەکانی وەرزشکارانی خانەقین ئەوەیە کە ئەوان خاوەن ئەزمونن خانەقینەکان هەمیشە لە بواری وەرزشدا خاوەنی ژمارەیەک یاریزانی بەتوانای لە تیپە باشەکانی عێراق، بەڵام بەداخەوە ئەوان چ لە ئاستی یاریزانەکان نیگەران بوون و لە هەمان شێوەش ئەو نەعەدالەتیەی کە ناوبژیوانی یاریەکە بەرامبەر بە یاریزانانی عێراق کردی بەداخەوە ئەمیش بۆ تەمایی نیگەرانی شەقامی وەرزشی لە خانەقی. من میوانێکم لایە نامەوێت زۆر ڕای بگرم، ئەو وتی دڵم زۆر پڕە ناتوانم قسەکەم، بەڵام هەرچۆن بێ ڕازی بوو بەوەی کە باسێک لە یاریەکەمان بۆکە ماسە محەممەد ئەم کاتت وەخێر مامۆستا ئەگەر باسێک بکەی ئارام ینی چون دوونی نەتیجە یاریەکە. وەڵی ئێمە ڕاستی یاریەکە زۆر یاریی خۆشبی و بەقووەتبی لەبەرەوە فەریق ئوردنیش فەریق خاسیگە فەریق خراپێک نییە لەبەرەوە نەتائجی لە مەجموعەکەی شەر نەتیجەی مهمی بێ و یعنی لەگەڵ کۆریە تعادلی کرد فەریق بەقووەتبی، بەڵام مە توانای عێراق لەوە زیاتر بی و توێنسن لەوە زیاتریش بکەن و فەوزەکەی شاوردیم بەوە 4 دقیقە 2 گۆڵمان کرد، بەڵام ناوبژوانەکە ئەو تەر دەکرد تەردەکە زۆر تەسیری کرد لەسەر یاریەکە، لەبەرەوە ئەو تەر دەکریا فەریق معنەویاتی شکێت و هەموو وەرزشکاریەک ئەو معنەویات فەریق ئازانێ و چی بکەم هەر حاڵەت الحەمدلله، بەڵام ئەو مدەربەکەی عێراقگەرەکەوە و طریقەی کە تەردەکە کریایمە 2 گۆڵ هەن لە بەردەم نەختی تەکتیک یاریەکە بگۆڕێتات و یاریەکان ڕاست ئەو تەردە تەسیر کرد، بەڵام تو یاریگیت های لە منتەخەب عێراق یاریکە زۆربەی یاریچێکانمان لە ئەوروپا یاریەکەن ئەبێ تەختەیە جوان بکردان دیفاعێکی باش بکردان، بەڵام بە هەر حاڵ الحەمدلله لەسەر نەتیجەکە و ڕاستی ئەم حەکەمە زۆر غەدرمان لێ کرد و 2011 حەکەم قەتەریگەر هەمان شێوە غەدرمان لێ کرد، ئیتر چی بکەین من تاوای لێبوردن کەم لەوە زیاتر نێتوانم قسە بکەم. محەممەد بە بڕوای تۆ تا چەند مەسەلەن ساردبوونەوەی ئەو ساردبوونە لا ڕێهێنەرە ئەبینرا یاخود هەنێ پێشووتر لە یاری پێشترە هەنێ قسە و لێدوان کرا لەسەر یاریزان تا چەند ئەمەش کاریگەری هەبوو لەسەر ئاستی یاریەکەی ئەمڕۆ. وای طبعا ئینشا و جمهور ئوردنیا لەو ڕۆژەوە کە قورعەکە دەرچیمان وە ئوردنەوە تایزە هەر قسەی ناشێوا و پێمانەکەن و هەر قسەوە یاریزەکان، بەڵام یاریزانێک لە منتەخەب یاریکەگەرە ئەو هەموو چشتەی لە گشتی بقەدە دوای خۆی، لەبەرەوە تو ئەینەوە دقای لە ساحەق غەمود و تەرکیزت و ونت گشتی لەباش ئەو تۆپە بود و لەسەر ئەو یاریە بود، بەڵام تر الحەمدلله نەتیجەکە ئەوا بی وەمە تۆپانە و گشت فەریقیە دۆڕێت و بەڵام ما غەدرمان لێ کرد ئەو غەدرە و نابژوانە کرد و سەیری یاریەکە بکەیت دووبارەی بکەیت و هەمان یاریچێکانەوان کە گۆڵەکەیان کرد هەمان حرەکەیان کرد و هەمانیان کرد، بەڵام لەسەری مە کردەی تەڕد و ئیتر هەر ئەوەیە و یاریزانەکە وانش هەر کارتی زەردی گشتنەیە پێیان ئەگەر بتوێنی سەیری یاریەکەی دووبارەی بکەینەوە ئێستا بۆدان دەرەچێت کە ئەو هەنیان هەر چواریان دانیشتون نەفسە حرەکەکەی ئەیمەن حسێن کردن، بەڵام ئەو حرەکەی ئەیمەنە کرد تەرد و غەدری لێ کریا و لەبەرەوە ئەیمەن قسەیەکی کرد یەکم شەوت هاتەوە نەوە فاوڵێک بی فاڵەکەیش ڕاست هەر سەرکەوە دەستی ئاوادە دەپشمل ئەیمەن، بەڵام کارتی زەرداپی و یەکەم حرەکە بێ ئەبێ گشت یاریزانی گشت ناوبژوانی گەرەکە یەکەم حاڵەت ئەنزار شەفەیی بدە، دوم حاڵەت سێم حاڵەت تکرار بی ئەنزاریگە بەس ئەمان یعنی هەر دیار بی مەقسوودە کارەکە مەقسوودە بۆ تەردەکە هەر لە بدایەی یاریگە و عێراقیش یەکەم شەوت و ڕاستی ئەو ئەدایە نەوی و ئەو لعبەی جوان نەکرد، بەس دوم شەوت مستحق فەوزەکە بی بەس ئەو تەردە تەسیر کرد لەسەر یاریەکە و تر ئەمە یاریە و الحەمدلله چی بکەین چارە نییە. من داوای لێبوردن کەم لەوە زیاتر ناتوانم قسە بکەم لەبەرەوە دڵمان گریە من مەمنون دانم. زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد کە یەکێکە لە وەرزشکارە دێرینەکانی قەزای خانەخین. بەڵێ ئاکۆ لە ڕاستیدا ئەمە نمونەیەکێک بوو لەو هاندەرانەی عێراقی لەو وەرزشکارە مامۆستا وەرزشکارانەی قەزای خانەقین کە ئەوان زۆر ینی هەنێکیان مەبینی بەچاوی پڕ لە گریانەوە بەچاوی پڕ لە فرمێسکەوە شاشەکانیان بەجێ دێڵا. خانەقینەکان هەمیشە لە بواری وەرزشدا هاوشەوەی بوارەکانی تر ئەمان پێشەنگن بە درێژایی دەستپێکی یاریەکانی کاسی ئاسیا ئەوان لەسەر شەقام بە باران بە ینی بە هەموو جەوەکان ئەوان سەیری یاریەکانیان کرۆ بە تایبەتی ئەو یاریانەی کە هەڵبژاردەی عێراق تێدا ئەو ڕۆژانەی کە هەڵبژاردەی عێراق تێدا بەشداری دەکرد، بەڵام بەداخەوە ئەمڕۆ شانس یاوەری هەم یاریزانە عێراقیەکانمان نەبوو و هەم خۆمانیش نەبوو بەداخەوە وەکو خۆت ئاماژەت پێکرد ئێمە لێرە وەکو خانەقینەکان راپۆرتێکی بەتەمام راپۆرتێکی جوان ئامادەکەم لەسەر خۆشی دەربڕینی خانەقینەکان هەموو جارێکە ئێرە گۆڕەپانی فلکەی با بڵێن عەزیز پشتیوانە لە ناوەندی قەزای خانەقین بە گۆڕەپانی ئاهانگەکان ناسراوە لەگەڵ کۆتاییێنان هەر یاریەکی عێراقدا ئاهانگ و خۆشیە گێڕێ، بەڵام بەداخەوە ئەم جارە
هەنگ و خۆشیەکە زۆر باشە سەرکەوت وەرزشە بۆ پامنێرمان سەرکەوت کا بە شەیەکی ڕاستەوخۆ لە خانەقینەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ میوانەکەت کاپتن دارا. خانەقینش بە هەمان شێوە وەکو کەرکووک و سلێمانی بێتاقەتە بۆ شکستی هەڵبژاردەی عێراق. ئێمە لە سەرەتای بەرنامەکانەوە لەگەڵ هەموو شیکەرەوانی لێرە قسەمان دەکرد، باسییان لە سستی هێڵی بەرگری هەڵبژاردەی عێراق دەکرد بە خاڵی لاواسیان دەزانی. بەڕێزشت لەگەڵەوە بۆ چوونەیە بوویت کە هێڵی بەرگری هەڵبژاردەی عێراق خاڵی لاوازی هەڵبژاردەکە بوو بەتایبەت سعد ناتق و ڕێبێت. من قسەیەکم کرد وتم دیارە لە 49 ملیۆن نازنامەی عێراقی و ئەمە کەمکردنەوە نییە لە سعد ناتق و لە ڕێبین سوراقە و لە زەید تەحسین و لە علی عەدنان. وا دیارە تۆ یاریزانی هەڵبژاردەی عێراقی ئێماگە تەمەشای 2007 کەین بە هێڵی بەرگری خولی ئاسیەمان کاسی ئاسیەمان ڕاستە. ئێمە لە بیرمان نەچێ، ئێمە لەگە فەریقە زلهێزەکان شیاریمان کرد لەگەڵ کۆریا و لەگەڵ وا دیارە علی ڕحێمە و سەلام شاکر و جاسم غولام و باسم عەباس و حەیدەر عەبدولەمیر و دیارە تەواوی پێکاتەکە کاگا کۆ تەواوی پێکات. دیارە یعنی تۆگە تەمەشای یاری پێشەم یاریێش بکەی دیفاعمان یعنی نازانم هێڵی بەرگریمان بە شێوازی تۆپانیان دەکرد. من تەنانەت ئەوە دانیشت بووم لە تەلەڤیزۆنش تەمەشام دەکردم وت کاساسم شتانە نابینێ ئەم هەڵانە نابینێ. باشە بەدیلی نەبوو کاپتنیان ئاخە چۆن یعنی هەڵبژاردەی وەک هەڵبژاردەی عێراق کە بچێ لە جامی ئاسیە بەشدار بێت و بەدیلی نەبێ. یان ئەگە تۆ تەمەشا بکەی ئێمە کاگا کۆ تەمەشای هەنێ شتەکەین وەک جەنابەت ئاماژەت پێکرد منش ئاماژەم پێکرد بینینی من و تۆ جیاوازە لەگەڵ بینێری هاندەرێک و دانەشێ لە کافتریاکان و ڕێز و حرمەتم بۆ هەموو لایەنەکە. ئێمە تەمەشای گۆڵەکەمان کە لە دوو گۆڵەکەمان کە لە ئوردنیەکەین ئێمە تەنانەت هەفتا خولک بەس تۆپی درێژ یاریمان کردە هەر ئۆڤەرمان کردە گۆڵەکانمانش بە ئۆڤەر کردە بە تۆپی درێژ کردە کەواتە شخصیەتی ئەم تیپە کوانی ئەم هەڵبژاردەیە کوانی تۆ ڕابردوو کاگاکۆ ئێمە هەنێک کاتەڵێن تیپ لە چی کاتێکە پێی دەڵێن تیپێکی باش هەڵبژاردەی باش کە لە ژێر زەختە تۆپانێ بکە کە گۆڵێ لە دوابێ کە دوو گۆڵ لە دوابێ شخصیەتی خۆی بچەسپێنێ لە یاریگایە بزانێت چۆن تۆپ دێنێت چۆن تۆپ دەبات چۆن حکم دەکات طریقەی شێواز یاریکردنی چۆنە. ئەم تەنانەت لە دقیقەی 33 تەنانەت یەک گۆڕانکاریم بینی لە کاساس کردی. کاساس ڕایەنەرێکی زۆر باشە و ڕایەنێرێکی بگرە لەم یاریە موفق نەبوو بەڵام گۆڕانکاریەشی کرد لە شێوازی یاریکردنمان بایشی کردە خەلف علی جاسمیێنایە لای ڕاست یوسف ئەمینی کردە لای چەپ ئەمە گۆڕانکارێکی کاساس بەڵام وەک شێوازی هەڵبژاردەی عێراق تو تەمەشا بکە ئێمە هەمومان دانیشتبووین تەمەشامان دەکرد دوور یاریەکەش نیو سعات نابێتەوە هەموو تۆپی درێژ و دوایەوە هێڵی بەرگریمان بە حقیقت من تەنانەت شەوت برادران پێکەنی یانوتم بەدابەزینی علی عەدنان و قورسی و تەپی ڕێبین سوراقە کۆتای ئەم یاریە و من باش نایبینم ئەوە بۆم گۆڵانەمان لێکرا و یاریەکە یەکلا کرایەوە و بەداخەوە ینی باشە کاپتن تۆ 7 دقیقە کاتی زیاد کراوە ینی لەو 7 دقیقەیە تۆ 4 دقی ڕۆشت بوو ینی بۆ عێراق ناتوانێت لەو ماوەیە پارێزگاری لە تۆڕی گۆڵەکەی بک بۆ دوو گۆڵ لە 2 دقەیە ئازانی چۆنە کاگاکۆ قسەیەکت پێ بڵێم شخصیات و کاریزمای فەریق و سەقافەی یاریزانی و مامەڵەکردن لەگەڵ یاریزانی ئەزمونداری دەوێت. ئەمە عیلاقەمان نییە من نازانم لە خولەکانی ئەوروپا یاری دەکەن یاری ناکەنم پیشەگەرانە بەڵام شخصیەتی ناو یاریزانێکمان نییە وەک نەشئەتەکرم یاریزانێکمان نییە وەک علی ڕحێمە یاریزانێکمان نییە وەک یونس مەحموود تێدەگەی لە من ئێمە لە سعودیە لە کۆتایی بە یەک گۆڵ بردمانەوە کۆریەمان بە پەنارتیات بێ لێدان یەکلاکەرەوە لە هەموو مەرکەزێک ئێمە عامودی فەقەری دەگە بەڵام ئێستا تەمەشای هەڵبژاردەی عێراق بکە تەمەشایکە بە دەلیل علی عەدنان یاریزانی ئەزمونداری ناو تیپەکەیە تەمەشا علی عەدنان بکەن کە ڕەخنەیە زۆری خراپترین یاریزانی ڕەخنەیە زۆری لەسەر ئێمە هەمووی براو کە سوکاری خۆمانن من دایمە پشتگیریان لێ دەکەم و بە خەڵک دەڵێمەوە نازانن یاریکردن لە هەڵبژاردەی عێراق قورسە و یاریزانی خۆی دەوێت بەڵام ئێمە واقعی قسە بکەین حەقمان نییە بە هاندەران چەپڵە لێ دەدەن و پێدەکەن و دڵخۆش دەبن و بە دۆڕانن قسە دەکەن ئێمە واقعی ئەوەیە ئەمڕۆم هەڵبژاردەی عێراق هەڵبژاردەی بەتەڵ دەرنەکەوت بۆیە شەو قسەیم کرد 10 ڕۆژ بەر لە ئێستا وتم هەڵبژاردەی عێراقیان 5 ڕۆژ 6 ڕۆژ بەر لە ئێستا وتم هەڵبژاردەی عێراق لە قۆناغی 16 و 8 بەردەر دەکەوێت هەڵبژاردەیەک بێک نەفەسی درێژ بێت تا کۆتایی یان یەکلا دەبێتەوە وتیان بۆ وتم یاری یابان تووشی کێشەمانی کرد باشە وڵاتە عەرەبیەکان بۆ هەمیشە کێشەن بۆ عێراق
ینی ئەمانی خەلیج ئێمە لەگەڵ ئوردنە یاریمان خۆش نەبووە کاک ئاکۆ دایمەیەک بە سفر بووە هەتا لە یاریە خۆشیەکانش کە کاتێک هاتن عدنانیان لەگەڵ بوو ئێمە یاریمان دەکرد لە ستاد عەمان هەر یاریمان سوبحان الله تند و تژیەشی پێوە دیار بۆ و کۆمنت نووسین و ڕەخنەگرتن و قسەکردن بە یەکتری و ئەمە من شتەکە بە تازەی نازانم ڕەم هاندەران و بینەران بە تازەی بزانن ئێمە لە سەردەمی ئێمەوە هەبووە لەو سەردەمەوە هەبوو وا دیارە نازانم دەڵێن لە تیکتۆک و لەو بابەتانە بە حقیقت من نازانم کۆمەڵی قسەی نەشیاو کراوە کە ئوردونیەکان بە عێراقیەکەیان کردەوە نەشال بژە هاندەرن ئەم شتانە هەر ڕوەدات ڕوئەدا شتێکی نۆرماڵ و شتێکی ئاساییە بەڵام من مەبەستەکەم لەوێ عێراق بۆ بەرامبەر بەم هەڵبژاردە خەلیجانە عقدەی هەیە یعنی ئێستا زۆر جایان و دەگەر بەر ئوسترالیا و کۆریا و سین و ئەمانە بکەوتە زۆر باشترە لەوەی کە ئەم وڵاتە عەرەبیانە بێ ئەمانە نزیکن لە یەکترەوە کللتوریان نزیکە لەیەکەوە شێواز یاریکردن نزیکە لەیەکەوە پێش 10 ڕۆژ 12 ڕۆژ بەر لێستا عەدنان درجال لێدوانێشیدا بەڵێ کاپتن عەدنان درجال وتی هەڵبژاردەی عێراق تا کۆتایی ناوەستە یاری کۆتایی دوای یاریابە تێدەگەی لە من جەناب تش دەڵی بۆ لەگەڵ خەلیجەکانە واین و لەگەڵ شەرقی ئاسیاوانی تیپێ بیەوێ بگا بە ئەنجامی خۆی نابێ دەبێ ئەم یاریانە هەموو یەکلا بکاتەوە تیپی بە شخصیت و تیپی بە کاریزما و تیپیش تۆکمە بێ و کاپێ بەخۆی بڵێ هەڵبژاردە و ئێتۆ بە قسێکت پێ بڵێم تۆ کە لەگەڵ یابانت بردەوە باوەڕ کە ئەرکەکەت قورستر دەبێ ئاسانتر نابێ بۆ تۆ تێدەگەی لە من بەڵام ئێستا من بینیم بە پێچەوانەوە بوو لە لای یاریزانەکانی هەڵبژاردەیە ئێمە لە یابانمان بردەوە تەواو جامی ئاسیامان برد ئەوە تۆ لەگە ئوردن دەرکرای تازە هەمووی سڕایەوە ئەگە بتەوێ سەر بکەویتە سەر چیایەک دەبێ کۆمەڵێ ڕێ هەیە بیبڕی مانەوەش لەسەری زۆر قورسە تێدەگەی لە برات دەست خۆش هیچ کاتمان نەماوەگەر لە کۆتا خولەکە ئەگەر شتێکت کۆتا خولە کە نازانم هاردلێک بۆ هەموو شعبی عێراق لە کوردستانەوە تا بەسرا وا دیارە ئێمە وەرزشوانین کە وەرزشوانش بووین دەبێت بە هەموو شتێک ڕازی بین دەستخۆشی لە جەنابەت دەکەم بۆ بەرنامەکەت و بوانی کە پێش منش ئامادە بوونە دەستخۆشی لە هەمووتان دەکەم و هیوادارم چەند سێشی باشترمان هەبێ و دەستکاری کاساس نەکرێت کاساس چونکە زۆر شتی پێ و بەڵام لە کەشوهەوایەکی گونجاو هەڵبژاردەی عێراقی پێ بدەن و بڵێن ئەوە هەڵبژاردەیەکی تۆکمەمان بۆ دروستکە زۆر سپاس بۆ دارا محەممەد یاریزانی پێشووی هەڵبژاردەی عێراق و ڕاهێنەری تۆپی پێکە بە شێوێکی ڕاستە و خۆ لەگەڵمان نبوو بۆ قسەکردن لەسەر یاری نێوان هەڵبژاردەی ئوردن و عێراق سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ عزیزان سپاس بۆ تۆڕی پەیامنێرانیشمان کە لە شار و شارۆچکەکانەوە لەگەڵمان نبوون ئەمە هەدەفێکمانە بوو پلانێکمانە بوو دەمانویست خۆشی و شادی و ئاهەنگی شەقامی وەرزشی لە تەواوی عێراق لە